گرەوە تو دیسان ستەکەی لێرە سپەیاندی بە تودایە ستەکەی لێرە پێش ماڵی خاڵمەوە چاوەڕێی برادری خۆم دەکەم پێشماری خارتە کوری نەتگۆ دەڕۆم ناڕۆم بە تو چێ پێش ماڵی خاڵی خۆم نییە ستەکەی لێرە بەس پێم برێ تێم بگەینە چاوەڕێی برادرم دەکەم هیچ پەیوەندی بە تودا نییە چاوەڕێی برادرت دەکەی یان مەقسەدە چ دیکە تێرە ئەمن چارەی دەرتوو دەکەم کەرەدا بڕۆ چت نەکردێ بیکە باش ئیش دەبینم دایکە بەخوا ژیانم نەماوە لەگەڵیا ئەو ڕۆژە ساحب مۆلیدەکەمان هاتبوو تەقەیا لە دەرگا پارەی مۆلیدەم بۆ برد کە هاتەوە یەک کاری پێکردم دایکایی و تۆ چۆن دەرگا لە پیاوێکی بێگاناکەیتەوە کە بەتەنیایی ئای شەهاب تووشی چ بووین دەبینی؟ آخر کەسم ئەگەر تو بە سامانی ڕازی بای تووشمان بە تووشی ئەو شێت و شوورەی نەبوو کوڕەوەز بە شەهابان نەکەڕێت تۆ جێرە دەرکرد لەبیتە قوربان دبم مام سەهاب مام ئەوە سەهاب هاتەوە مام سەهاب مام سەهاب بڕۆ تو هێشتا نەڕۆیشتی ئەوەی دیتم لە خوارێ لە بابی خۆشمی قوبور ناکەم مام سەهاب کوڕم چ دیتیا چ چیتیا؟ بڕۆ باسی سامان ستەکە لە خوارێ هیچ قەی دەکاکە لە خودت باشکەم چاوەڕێ کە چ دەکا لە خوارێ یعنی چ چاوەڕێ دەکا؟ نانا تێگەیشتم مەوزوعاتیە ئەو دەیزانی سیما دێت تێروکانە سیما خەبەرت دایتی لە بنەوە علاقە لەگەڵ ناشرینی دم پیس ودی هەر لە پێشمە قسانە بە کچەکەم برێ جواب دێ ئێستا بڕۆ دەریاتە لەم خەکانی لێ ناگەڕم سیما ژەگەت و بێتەوە جارەچی بڕۆ مام سەهاب سیما ژنی خۆمە یاڵا سیما پێشم کەوە دانیشە کچە لێ ناگەڕم لەگەڵ شێت و شیری جارشکە بڕۆیەوە شا بە قوربان بە مشکلەکە گەورە نەبیت لێکەرە با بچیتەوە بۆ درا کولێ لەگەڵ کولێ لەگەڕم جارشکە کچیم لەگەڵ سەلامێ بستەوە بڕۆ بڕۆ هەتا عەقڵ لەمێشکم بەهاتە نەم کوشتی بڕۆ لەو ماڵی بڕۆ دەرێ سیما بڕۆ دەرێ کوریا بێ چاڕوو بڕۆ دەرێ داوە شێ سەلام بەرێ وەڵڵا ماما وەرە ماموچنەوە ئامانەتم گۆیە تا دێمەوە شەهاب شەهاب ها قدرت چ دەوێ دەرێم ئەتو لۆ لە مۆزوعی قسە چی ناکەی ئەو کچەوە هەفتەکە لە مارەیە ئەخر باوەی لێ نێت یەک جیا ببنەوە و دوایش خەرک باسمان بکات و حەیامان بچیت خاشە خۆ من سزنم نەکردێ لە مارێ ئێقەی ناکە قسە چی بکە لەگەر کەس و کاری ئەو کوڕی دەبا بێنەوە کچەی بنەوە بە ئەو مشکلە لەگەڵ هەمووان قسەم کردێ لەگە خاڵەکانی لەگە مامەکانی هەموو دەڵێن ئەوە بێفایدەیە لەگەڵ کوڕی یەک شت مایە نەکردێ قودرەت با ئەوەش بکەم ڕاست چ دەکەی؟ لۆ چێ تەلەفۆن دەکەی شەهاب؟ ئەتە پەلەم لێ مەخە ئەلو کاک زەمیل کاکشا خێر بوو ناردوتە دوومان وەڵڵاهی کاک زەمیل ئەوەی ڕاستی بی دەمیشتەکرد لۆ باز بکەم هەرە تەرتیب دا قسەی پێ خوشکم وەڵڵاهی چ برێ برام ئەم دەرێم ئەنگۆلۆ ژنە چیۆ سامانی ناینە سامانی دانامەزرێنن سامان چ پەیوەندی بە کێشەنگۆ هەیە کێشەکە پەیوەندی بۆمەوە هەیە ئەمە زاوایەکم هەیە دڵ پیسە ئەگەر ئەنگۆ سامانی دامەزرێن ژنی لۆ بین کچەکە منج لە مارە دەحەسێتەوە خوشکم کاکشا ئەمە هاتی نەداخوازی نەتانداینی وایان نا یعنی ئێستا سامان بووتە سەبەبی ئەوەی کە زاواکاتان دری پیسە ئەرێ وەڵڵا خارە پلە بە حیاتی فکر لەو مۆزوعی ناکەمەوە ئەمە قەت ژنی ناینم ئەخر کوڕمەگەرە تو ژنی بینی کچی منج لە مارە دەحەسێتەوە پیاوەکە درپیسی لە تو دەکاتن ئەرێت زەمیل دە قسەشی خێر بکە کوڕم ئە تو ژنێ دەینی بابا نامێ فکر لەو مۆزوعش بکەمەوە چۆن دێ زەمیل ژنی لۆ کوڕت دەینی بینە ئەگەر نا سامان نابی جارشکە پێی بۆ مارەی کەیتم کوڕە شەهاب چ دەرێک و دەبێەوە حالە دەزانم چ دەرەم قودرەت لێم گەڕێ مەمنونیش نەبی لەو مارەی تو دانانیش هەستە کوڕم وەرە دەبڕۆن جەمیل کاکە جەمیل بە دەست خۆشکارە خوارزای خۆت دەردەکەی لەسەر زاوایە چی؟ جەمیل جەمیل بزانێت چت کرد؟ ئەرێ بەسە شەهرە
تاکەی واوەنە دڵت پیسە تاکەی جۆ ناگری لە کەس نە لە من نە لە کەس جۆ ناگری بۆ ئەرێ کاکە نازانم نا بەدەست خۆم نییە دڵم پیسە و تەواو. بۆ دڵت پیسە بۆ سەبەبێکم دەرێ بەس لەبەرەوەی خێزانەکەت خێزانێکی باشە ماغەزورات کەسانێکی باش و مؤدەبن بەس ئەگەر تووشی کەسی خراپ بوویت هەوات ناکرد بەڵام فەرم دەی خوشکەکەی خۆتە با خوشکی خۆت باش وکە مێردەکەی ئاوا بێ قبول یەکەی نازانم نییە قبول یەکەی یان نا بۆ واکەی سەبەب تۆ خۆت تێکچوویتە نەفسیان تێکچوویتە بڕۆ لای دکتۆرێک زۆر باشترە بۆ من شێتم بچمە لای دکتۆر شێتی ئەی باشە بۆ بیر ناکەیتەوە لە خۆت بۆ خێزانەکەت خۆتەی خێزانە هەموویانە بۆ بیر ناکەیتەوە دوای ژەڵێ وەڵی من کەسم نییە بۆ هەر بەڕاستی تاکەی وە ئەبی ئێستا چی بکەم سەر من بەڕای تۆ من چی بکەم جۆ لەم نەگری دەبی خێزانەکەت بێتەوە بۆ یەک ئای نامەوە بۆ هاتوومە لای تۆ هاتووی دەی جۆ بگرە بۆ بە تووڕێی قساکە یەکەم جارە بێ خۆت نەرم بکەیتەوە یێواش یێواش من ناونیشانێ و دکتۆرە دەبێ بڕە لای دکتۆرە بۆی باشەوە بی سەر من چۆن بچمە لای دکتۆر بەو هەیکەلەوە ئاخرای بۆ هەیکرد عیبی چییە هەیکرد عیبی چییە دکتۆرێکە دەروونت تێک چۆ دکتۆرەکە چاک دەکاتەوە هەر ئەوەنێ خێزانەکە دروست کەرەوە ئەو ئافرەتە لە ماڵی باوکێتی گوناحە هەی جۆ بگرێ جۆ ئەوە نەئینفعال مەکە ئەوەنە غەڵەت مەکە لە جیاتی ئەوە دانیشە ئارام بە خۆت دروست کەرەوە من ئەچم بابە من ئەچم دەستی غەزورت ماچەکەم بەسە بەرەو کێشە حەل بێ بەڵام خێزان با تێک نەچێت کاتێک تۆ و خێزانە جوانن بەیەکەوە بن نەکەر یەکەو لەلایەک بن بەڵام خۆشێت نیمە دەچیت و تەواو مناقەشەم نابێت